بەڵام ئێمە لەلایەنی دینیەکەیەوە ئەڕوانینە سەر ئەو سەیرەکەین. ئیمامی شعبی ڕەحمەتی خوای لێبێ ئیمامێکی بەڕێزە تابعینە، ساڵی 102 هیجری کۆچی دوایی کردووە، 500 یاوەری پێغەمبەری بینیوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەویش یەکێکە لەوانەیە کە لە حەجاجی کوڕی یوسوفی ثەقەفی ڕای کرد و بوو بە پەناهێندە لە ڕۆم. دوایی حەجاجی کوڕی یوسوفی ثەقەفی کە زانی لەوێ جەیشێکی گەورەی هێنایە سەر ڕۆم وتی تەسلیمانی کرد. دوای شعبی ڕای کرد چوو بۆ خۆراسان لێ خۆی شاردەوە، کاتبێکی گەورە بوو، نووسەرێکی گەورە بوو، خەتی خۆش بوو. دوای لەوێ بوو بە کاتبی والیەکەی ئەوێ بێەوەی بیناسێ چێ لێچێک لە نامەکانە کە ئەو ناردوێتیەوە بۆ حەجاجی کوڕی بۆ عەبدولمەلیکی کوڕی مەڕوانیە نێرێ والیەکە. دوای حەجاج نامەکە ئەبینێ سوێن دەخواڵێ ئەمە نامەی عامری شعبی. جوابی بۆ نێرەڵێ ئەو نووسەری ئەو نامەیەم بە کەلەپچەکراوی بۆ بنێر. دوای والیەکە ئەپرسێ تۆچەی؟ دوای ئەڵە من ئامری شعبیم، تەواوڵێت تۆ ئەمری ئڵقا قەبزت هەیە و ئەیگرێ و بەو شێوە بە کەلەپچەکراوی لە خۆراسانەوەی نێرێتەوە بۆ لە حەجاجی کوڕی یوسوفی ثەقەفی. ئەم ئیمامە بەڕەزە ئیمامی شعبی هەروەکو ئیمامی ئیبن حەزم لێوە ڕیوایەت کردووە لە کتێبی الفصل في الملل والأهواء والنحل لمجلدي بينجم لا برسي وحود أفرمي سار هؤلاء الشيعة في سبيل اليهود القائلين إن إلياس عليه السلام وفنحاس بن العازار بن هارون عليه السلام أحياء إلى اليوم. شون جولك كان يانوت كإلياس سلام إخوائي لبيه وفنحاس كري عازاري كري هارون عليه السلام أمانا زندون هتاكو إستا وچۆن لە سۆفی گەرێتیش ئێمە شاباسی خدری زیندە هەیە کە گوایە زیندووە لە تەشەیوعیشە دیسان ئەمە پەیابوو کە گوایە عەلی کوڕی ئەبی تاڵیب زیندووە، ئیمامەکان نامرن، دەرەجەیەکی گەورانە ئەچنەوە ئەو دەرەجەیە، ئەچنەوە ئەو شوێنە، ئاگایان لە هەموو شتێکی گەردوونە و تا ئیمامی مەهدی کە ساڵی 255 هیجری خۆی شاردۆتەوە لە سەردابەکەی سامەڕا لە بیرێکە، ئاگای لە هەموو ئەوزاعی ئومەتەکە هەیە کە مناڵیش بوو 5 ساڵان بوو. باوکیشی هاوارە کاڵە کاکەەوە کە لوپەلەکەم میراتم نییە تەوزیعیکەم، ئەی خەمە بەیتولمالەوە لەبەرە کوڕم نییە، ئەولادم نییە کە چڵ نابەخواتەوە مەهدی هەر کوڕی توێ. نیمە من دایکی مەهدی ناناسم، ئەڵە نا ئێستا شەر مسڵمانە نا کوڕی ئەوە. شيخ الإسلام ابن تيمية رحمة خوای لێبێ لە منهاج السنة النبوية مجلد يكم لا برشاش باسي الشيعة كاليه إن في الشيعة من الجهل والغلو واتباع الهوى ما أشبه فيه النصارى من وجه واليهود من وجه، وأن الناس ما زالوا يصفونهم بذلك. باشان أو كشعبي باسي كردو أو الروايتان هنا وتوك الشيعة للايك وأشبهن بجولك للايك كوبا نصارى بمسيحك. إمام ابن تيمية رحمة الله عليه بفرمي الشيعة أوندن نزاني ونفاميان تيايا تنرويان تيايا شون هوا وهوس كوتون هروكوكا لجولك كان ولا يعني كان ورقرت بيه ولا مسيحة كان شو لا يعني شي تريان ورقرت. أحمد أمين لم سردميا لكتابي فجر الإسلام على برد سطح حفتة وشاش عليه فاليهودية ظهرت في التشيع بالقول بالرجعة. جولك لنا تشيعات دركوتو بويكا هێنانە و سەردەم هێنانەوە ژیان کە پێوترە ڕێجعە بۆ عەلی کوڕی ئەبی طالب بڕیارەدا. وقالت الشيعة إن النار محرمة على الشيع إلا قليلا كما قال في اليهود، كما قال اليهود لن تمسنا النار إلا أياما معدودة. على الشيعة كان باوەڕیان وابوو کە ئەوانەی شیعە ئەهلی شیعە بن یا ناچنە جەهەنەمەوە یا ئەگەر چوون کەمێک ئازارە درێن و دێنەوە دەرەوە. طبعا حتى علی شریعەتی لە کتێبی باوە دایە چێ خەراوە کە کراوە بە کوردی بەو شێوە هەژار مکریانی کردوێتی بە کوردی و جوانە، باس لەو ڕیوایەتانە هەمووی هێنێتەوە باسیەکە کە ئەمە چ خوڕافیاتێکە، یعنی کابرا فسق و فجووری دنیای کردووە، خراپەکاری لە قەتڵ و زینا و شەراب و هەموو شتێکی خراپەکاری کردووە. وەڵا خوێنێک فرمێسکێکی ڕشتۆ بووە سەیدنا حوسێن لە مناسبەی عاشورا تەواو هەموو گوناحەکانی سڕیەوە لەبەر دەرگای بەهەشت ئیمام حوسێن ڕاوەستاوە فەرموو ئەوەش ئایدی منە توخوا لێگەڕن با بڕاتە بەهەشت. تەشەیع زۆر ئاسانە وەکو مەسیحەتێکە سەلیبەکە هەڵگرە بچۆ بە کەنیسە، نەشتوو بۆ کەنیسە سەلیبەکەی پێیە، ئینتیمای سەلیبەتەکە هەیە کافیە، لەبەرەوە سەیدنا مەسیح وی خۆشەوێت.
ئەمەش بە هەمان شێوەوای لێ هاتووە، یعنی بۆ بەڕاستی بۆ بە دینی هەوا و هەواز دینێک بە کەیفی خۆت بیگرە، خەمی ئەوەشت نەبە گوناح لەسەر بنووسێ. گۆڵدس هیر مستەشرقێکی جوولەکەیە کە تەمان شارەزای جوولەکەکەی خۆیەتی باز لە مەسەلەی ڕێجعە ئەکاتەوە کە چۆن لە ناو تەشەیوع دروست بۆتەوە، ئەڵێ هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو لە کتێبی العقیدە والشریعة على پەرە 215 باس لەوە کاتەوە ئەڵێ تسربت يعني الرجعة تسربت إلى التشيع من طريق المؤثرات اليهودية والنصرانية لخالة كاريغركاني جولك ومسيحيتي وبري وتناو تشيع وباوريان با أو الرجعة هي الرجعة وثمان هات نوي سيدنا علي ومحاسبة كردني أو يا ورب الرزانة كناويانا بين عادة هروها يشي ترنا يفريد ليندرا باز للتشيع كاكاتو عين شد أيش الله استمد أفكاره الرئيسية من اليهودية. تشيع هم أفكار الرئيسية كان ليو بهاتو في الهوزن هروكو كوتمان أيش هالمستشرقي ألمانيا باز لوكات كالله زور لا ينكان ليك شواندن هي لنواني جولك وشيعة هروكو لكتبي أحزاب المعارضة لا برصة حفتايا باسكرا أما كوابو أوانيك أما أسلمينا كأم لا يعني رجعة ودقي إمامتي ووصية ولاية إمامات أمانها موي أسلمينا بويك تأثيراتي جولك ونصاراش طبعا هاتو توسر تشيعك